بەداخەوە ئەو سیفەتەی کە بووە هۆی ئیبلیس لە ڕەحمی خوا بێبەش بێ لە ناو کۆمەڵگای ئێمەدا بەدی دەکرێت کە تەکەبور و لە خۆبایی بوونە. وەیە بەداخەوە کەسانێک دەبینی تەکەبوریان هەیە، خۆیان بە گەورە دەزانن بەسەر خەڵکدا، خەڵکی بە بچووکی خۆیان دەزانن لەبەر ئەوەی ماڵ و سەرۆت و سامانیان هەیە. بەڵام دەوڵەمەنی تۆ، پارەی تۆ بەڵگە نییە لەسەر ئەوەی کە خوای گەورە تۆی خۆش دەوێت. تۆی دەوڵەمەند وا نەزانی کە دەوڵەمەنی لای خوا زۆر بەڕێزی ئەگەر تەکەبورت هەبێ، چونکە خوای گەورە ماڵی دنیا ئەدا بە کەسێک خۆشی بوێ و ئەیدا بە کەسێکیش کە ڕقی لێ بێ. بەڵکو ئەوانەی کە دەوڵەمەنی گەورن لەم دنیاەدا ئێستا و پێشتریش هەمووی دوژمنەکانی خوان. بۆیە ماڵ و سەرۆت و سامان وا نەزانی خوا دەوڵەمەنی کردوویتە خانووی جوان، پارەی باش، سیارەی باشت هەیە، خوا تۆی خۆش دەوێت. نە، بۆیە خۆت بە گەورەی خەڵک مەزانە. خەڵکی وایە بەلای خەڵک ئاڕوا سیارەکەی شڕۆ و سیارەکەی خۆی تازەیە، تەماشا دەکەی لە خۆبایی بوونێک بۆی دروستە بێ. سیارەکەی من زەمووی هات چی سیارێکم پێ فڵان کەس چی سیارێکی پێیە؟ نەخێر وان مەبە. وەڵڵاهی من خۆم هەر کاتێک بەلای سیارەیەکا بڕۆم سیارەکە زۆر خراپەیە، کەسێکە بینی شتێکی بەسیتی پێیە، ماڵ و مناڵی پێیە، والله هەڵێم خوای گەورە شتێ باش بە نسیب بکە یا ڕەبی. ناشی ناسم نابێ ئەها سێ سیارەکەی مگە سێ سیارەکەی ئەوکە. ئاگدار بە، چونکە سەرنجامی هەمومان دەوڵەمەند و فەقیر هەمووی مردنە. بەخوای گەورە نەقەس لەگەڵ خۆتە بی، نەپارە لەگەڵ خۆتە بی، واللهی ئەو ماڵە هەمووی بەجێ دەهێڵی. بۆیە دڵ خۆش مەکە، خۆت بە گەورە مەزانە ئەو کەسەی کە دەوڵەمەنی بە میراتەکەت کە جێی دەهێڵی. کەواتە ئاگاداری خۆت بە، چونکە لە ناو قەبردا هیچ کەسێک لە ئێمە ماڵ و سەروەت و سامانی لەگەڵ خۆی نابات. بەدەستی بەتاڵ هاتین، بەدەستی بەتاڵ دەگەڕینەوە. بۆیە ئەو کەسەی بەقەد مسقالە زەڕەیەک تەکەبوری هەبێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ناڕواتە بەهەشتەوە. کەواتە تەکەبور مەکە بە ماڵەکەت. کەسانێک دەبینی خۆیان بە گەورە دەزانن تەکەبوریان هەیە بەهۆی عیلمەکەیان و زانیاریەکەیانەوە. خەڵکی گوێی لێ دەگرێ لە خۆی بایی دەبێت، شەهادەیەکی بەرزی هەیە لە خۆی بایی دەبێت. بەداخەوە بە تایبەتی ئافرەتانیش زۆر جار خاوەنی شەهادەیەکن تەکەبور بەسەر پیاوەکەی خۆیان و کەسوکاریانە دەکەن. ئەها من شەهادەمەیە فڵانکە شەهادەی نییە. وەک شتێک تەکەبوری هەیە، خۆی بە گەورە دەزانێت بەهۆی شەهادەیەکەوە کە لەگەڵیدا ناچێتە ناو گۆڕەکەوە. بەخوا برا هەر شەهادەیەکت هەبێ هەمووی دنیاییە. بۆ قیامەت هیچ سوودێکی نییە. هیچ کەسێک لە قیامەتە شەهادەکەی لەگەڵیدا نییە، شەهادەکەی سوود و قازانچی پێ ناگەێنێ. ئەمە شتێکی دنیاییە. بۆیە ئەو کەسێک کە شەهادەت هەیە، خوای گەورە شەهادەیەکی باشی پێداوە کە بۆ دنیایە، بۆ تەعینبوونێکی دنیایە، بۆ شتێکە خۆت بە گەورە مەزانە. و چونکە بەڕاستی هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، 124,000 پێغەمبەر هاتن، سەلامی خوایان لەسەر بێ، یەکێکیان شەهادەی نەبوو. سەحابە ڕزای خوایان لێ بێ، یەکێکیان شەهادەی نەبوو، بەڵام لای خوا لە هەموو کەسێ بەڕێزتر بوون پێغەمبەران و سەحابە، ڕزا و ڕەحمەت و سەلامی خوایان لەسەر بێ. کەواتە وا نەزانی بەهۆی شەهادەکەتەوە دکتۆرایەک تێ، ماجستێرێک تێ، یا کولێیەکە تەواو کردووە، تۆ کەسێکی لە خەڵکی باشتری. مەرج نییە. ئەو شەهادە کاغەزێکە، وەکو ئەم کاغەزە. کاتێ ڕووی بۆ شوێنێک تەعینەبی کاغەزێک دەدەنەوە شەهادەکەتە. کەواتە بە کاغەزێکی ئاواوە هیچ تەکەبور مەکە، خۆت بە گەورە مەزانە. چونکە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، سەحابە و تابعین و پیاوچاکان هیچیان خاوەنی شەهادە نەبوون، بەڵام لای خوا زۆر گەورە و بەڕێز بوون، بەڵکو بەڕێزترین مەخلوقی خوان. ئەگە شەهادە بەڵگە بووایە لەسەر ئەوەی کە هەر کەسێ خوا خۆشی بوێ شەهادەی بداتێ، دڵنیا بە پێش ئادەم سەلامی خوای لەسەر بێ دروستی بکە خوای گەورە شەهادەی لەناو پێغەمبەرانە بڵاو کردو سەلامی خوایان لەسەر بێ، هەموویان گەورەترین شەهادەیان بەدەستهێنا. بەڵام ئەوە قیاس نییە. کەواتە بەعید مەکەتەوە، بە شەهادەکەتەوە شانازی مەکە و فەخر و تەکەبور مەکە، چونکە ئەوە شتێکی دنیاییە. خوای گەورە ڕقی لە ئینسانێکە متەکەبیر بێ، خۆی بە گەورە بزانێت. کاغەزێکە تەکەبوری نابێت. خۆت بە گەورە مەزانە. بەداخەوە خەڵکێکی زۆرێ پۆز لێدا،
دڵنیا بە باجی ئەو پۆزە دەدەی لە ڕۆژی قیامەت. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، بە تایبەتی برا بەڕێزەکانی زیاتر شانازی مەکەن، تەکەبور مەکەن بۆی کە میهنە و پیشەیەکت هەیە بەهۆی ئەم پیشەیەوە گاڵتە بە خەڵکی دەکەی. کەسابەتێکی جوانت هەیە، کەسابەتێکی باشت هەیە، تەکەبور بەسەر خەڵکیان مەکە، پۆز بەسەر خەڵکیان لێ مەدە. چونکە بەڕاستی ئەو شەهادەی تۆ کە باسمان کرد چۆن بەڵگەدیە لەسەروی کە خوای گەورە خۆشتی دەوێ یا خۆشتی ناوێ، ئەو کەسابەتش بە هەمان شێوەیە. کەواتە تۆ کاتێک کەسابەتێکی بە قۆت و بەهێزت هەیە، پارەی چاکت دەست ئەکەوێ، وانەزانی خوای گەورە تۆی خۆشەوێ بۆی ئەهەموو پارەی پێداوی. چونکە دەوڵەمەندەکانی دنیا هەمویان بێدین و کافر و دژمنی خوان، ئیلا کەمێکیان نەبێ. وانەزانی خوا زۆر ڕێزی لە تۆ گرتووە کاتێک کە ماڵ و سەرۆت و سامانی پێداوی، کەسابەتێکی بە قووەتی پێداوی، چۆن دەڵی مێشکێکی تیجاریم هەیە، بەوە شانازی مەکە. چونکە قارون ئەیوت من خیبرەم هەیە، شارەزایم هەیە لە بازرگانی و تیجارەتە، بە عەقڵی خۆم شت پێیاک. خوای گەورە بە زەویە بردێ خوارەوە. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بە. لە حەدیث صحیح بخاری هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر پێغەمبەرێک لە پێغەمبەران هاتبێ سەلامی خوایان لەسەر بێ ئیلا شوانی کردووە. شوانی میهنەیەکی بە قوت نییە، میهنەیەکی زۆر گەورە نییە. لەناو خەڵکە میهنەیەک و پیشەیەکی بەڕێز نییە، بەڵام هەمویان هەتا پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم شوانیان کردووە. زەکەریای سەلامی خوای لەسەر بێ کە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم تەماشا دەکەی نەجار و دارتاش بوو. دارتاش بوو. کەواتە ئەوە بزانین زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لای خەڵکی دارتاش بوو، بەڵام لای خوای گەورە پێغەمبەرێک و خۆشەویستێکی خوا بوو سەلامی خوای لەسەر بێ. کەواتە وانەزانی کاتێک کە تۆ ئیشەکەت باشە، ئیشەکەت جوانە، تەکەبور بکەی بەسەر خەڵکیا و خۆت بە گەورەی خەڵک بزانی، وا بزانی خوای گەورە ئەم ئیشەی پێداوی پارەیەکی خەیاڵی دەست ئەکەوێ خوا تۆی خۆشەوێ. ناوەڵا هەمووی دنیاییە. بۆیە شانازی بە میهنەکە و پیشەکەتەوە مەکە، خۆت بە گەورەی خەڵک مەزانە. چونکە وەڵڵاهی قیمەتی تۆ، ڕێزی تۆ لای خوای گەورە بەهۆی ئیمان و تەقواکەتەوەیە، نەک بەهۆی پیشەکە و کەسابەت و پارەکەتەوە. ئاگادار بە خەڵکێکی ئیشەکەی کەمە، تۆ ڕۆژی گەڵایەکە دەستەکەوێ خەڵکەیە 10,000 دەست ناکەوێ، وانەزانی خوای گەورە تۆی خۆشەوێ. ئەو بەڵگە نییە لەسەر خۆشەویستی خوای گەورە بۆ تۆ، ڕێزی خوای گەورە بۆ تۆ. بۆیە تەکەبور مەکە ئەگەر ئیشەکەت لە خەڵکی باشتر بوو. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بوو، خوای گەورە لە تەکەبور لە خۆ بە زلزانین بە دوورمان کە یا ڕەب العالەمین، ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەداخەوە کەسانێک هەیە بە تایبەتی ئافرەتان تەکەبوریان زۆر هەیە بەهۆی جوانیەکەیانەوە. خوای گەورە جوانێکی پێبەخشیوە، بەهۆی ئەم جوانیەوە خۆی لە خەڵک بە باشتر دەزانێ. تەماشاکە لە بنەماڵەکەیە کەس لەو جوانتر نییە، منافسی کەمە لە خۆی بایە بێت. بەڵام ئەمە خوشکی بەڕێزم و برای بەڕێزیش بە هەمان شێوە پێت ئەڵێ بە زیاتر ئافرەت ئەم سیفەتەی تایە. هەر پیاوێکش ئەم سیفەتەی تیا بێ شانازی بە جوانی خۆیەوە بکە، ئەوە خۆی شوبهاندۆ بە ئافرەت. وانەزانی خوای گەورە تۆی خۆشەوێ، زۆر بەڕێزی لای خوای گەورە، بۆیە خوای گەورە ئەوەندە بە جوانی دروستی کردویتە. ئەبوو لەهەب کە خوای گەورە قورئانی دەرباری دەخوارەوە، ئەبوو لەهەب دوژمنی خوا زۆر زۆر قۆز بوو، زۆر جوان بوو، بەڵام دوژمنی خوا بوو. لوقمانی حەکیم سەلامی خوای لەسەر بێ پیاوێکی ڕەشپێس بوو، خوای گەورە حکمت و دانایی پێدا. جولەیبیب بیلالی حەبەشی ڕەزای خوای لەبێ ڕەشپێس بوون، بەڵام لای خوای گەورە زۆر بەڕێز بوون. عەبدوڵڵای کوڕی مەسعود کە زانایەکی گەورەی سەحابەیە ڕەشپێس بوو. کەواتە وانەزانی خوای گەورە جوانی بە تۆ بەخشیوە، تۆ زۆر لای خوا بەڕێز و خۆشەویستی. ئەسڵەن بڕۆ سەیری کە وڵاتە ئەجنەبیەکان و بێدینەکان ئەوان زیاتر قۆزترن، جوانترن، بەڵام دوژمنی خۆشن. ئافرەتی ئەوان جوانترە بەعام، بەڵام دوژمنی خوان پیاویشیان بە هەمان شێوە. کەواتە شانازی مەکە، تەکەبور مەکە کاتێک کە خوای گەورە جوانێکی پێت بەخشیوە، هەمووی تاقیکردنەوەی خوایە. بۆ زۆر کەس جوانی بۆتە بەڵا، چ ژن چ پیاو. کەواتە
خوشکی بەڕێزم برای بەڕێزم لەخوا بترسن تەکەبور مەکەن چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە لە دنیادا خۆیان بە گەورە دەزانن خوای گەورە لە ڕۆژی قیامەتە حەشریان دەکات وەکو مێرولە بچووکیان دەکاتەوە چونکە لە دنیادا خۆیان بە زۆر بە گەورە زانی خوای گەورە وەکو مێرولە بچووکیان دەکاتەوە خوای گەورە تەماشای ماڵ و سەرۆت و سامان و شکل و شێوەتان ناکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەڵکو سەیری دڵتانەکە لەگەڵ کردەوەکانتانە بۆیە برای بەڕێزم خوشکی بەڕێزم خوای گەورە سەیری دەموچاوت ناکە سەیری ماڵ و سەرۆت و سامانت ناکە تەنها سەیری دڵەکەت و کردەوەکەت ئەکە تەکەبور مەکە خۆت بە گەورە مەزانە کاتێک کە خوای گەورە جوانیکی پێت بەخشیوە دڵنیا بە خۆراکی زەویە و دەڕزێ ئەوە دڵنیا بەلەوە ئەو جوانت ڕۆژێک دێت کۆتایی پێ دێت کەسانێک دەبینی بەهۆی دەسەڵاتەوە بەهۆی بەرپرسیارەتی و مەسئولیاتەوە تەماشا دەکەی لە خۆیان بایی بوونە تەکەبوریانەیە خۆیان بە گەورە دەزانن مرۆڤی وایە سبحان الله ئیمزایەکی قەڵەمێکی بدە بەدەست ئەوەی تر خەڵ ناناسی چۆن ئەڵێ بەلوت قسەیەکە بەلوت هیچیش نییە بزانە زۆربەی دوژمنانی خوا دەسەڵاتدار بوون خوای گەورە کەم کەس ئەکاتە دەسەڵاتدار کە خۆشی بوێ دڵنیا بن لەوە هەزارها و ملیۆنەهای وەکو فیرعەون و نەمرود و نازانم کێ هەبوون لەسەر زەویە ئەبوو جەهل و کێ دوژمنی خوا بوون بۆیە کاتێک کە خوای گەورە دەسەڵاتێکت پێ ئەدا تاقیکردنەوەیە بەڵام دڵنیا بە لە ڕۆژی قیامەت ئاڵێ خۆزگایە دەسەڵاتم نەبوایە بۆیە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتوە فەرمی ئەی ئەبوو ذەڕ ئامۆژگاریت ئەکەم قەت گەورەیەتی دوو نەفەر نەکەی دوو نەفەر نەبیتە گەورەی دوو نەفەر نەیکی بۆ قیامەتت خراپە کەواتە لە خۆت بایی مەبە کاتێک کە خوای گەورە دەسەڵاتێکی پێت بەخشیوە پیاو بە بەڕەحم بە چاک بە زاڵم مەبە دز مەبە بێویژدان مەبە خۆت بە گەورەی خەڵک مەزانە چونکە ڕۆژێک دێ خوای گەورە بچووکت دەکاتەوە کەسانێک زۆر هەیە بەهۆی دەسەڵاتێکەوە ئیتر گەورە بێ بچووک لە خۆی بایی دەبێ و لە خۆی دەرئەچێت سنووری خوا دەبەزێنێ ئەوەی خوا پێی خۆشە جێبەجێی ناکە ئەوەی شەیطان پێی خۆشە جێبەجێی دەکا سەرنجامەکەشی پەنا بەخوا ڕوون و ئاشکرایە قیامەتێکی سەخت و پڕ لە ئاگرە خۆشەویستان ئاخر خاڵکە دەمێ باسی کەم بەداخەوە خەڵکانێک دەبینین تەکەبوریانەی خۆیان بە گەورە دەزانن بەهۆی عەشرەتەوە بەهۆی ڕەچەڵەکەوە بەهۆی نەسەبەوە تەماشا دەکەی لە خۆی بایی دەبێت ئەمە شێخە ئەمە سەییدە ئەمە ئاغایە ئەمە کەش مسکێنە ئەمە سیفەتی ئینسانی نەفام و نەزانە بە خەڵکی بڵێ مسکێن و بەخۆشی بە گەورە بزانێت باشە ئەو کەسانەی کە دەڵێن ئێمە شێخین سەییدین خۆیان دەدەنە پاڵ ئیمامی عەلی و فاتمە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ بڕۆ سەیری قورئانکە باسی یعقوبە کرێ سەلامی خوای لەسەر بێ ئەڵێ وەئەبوونا شەیخون کەبیر وهذا بعلی شەیخە باسی ئیبراهیم دەکرێت سەلامی خوای لەسەر بێت بە شێخ ناوی هاتووە باسی پیاوەکەی زوڵەیخا دەکرێت بە سەیید ناوی هاتووە وألف يا سيدها لدى الباب باسی یحیا دەکرێت سەلامی خوای لەسەر بێ بە سەیید ناوی دەبرێ وسەییدا وحەسوورە باشە ئەمانە هیچیان زوڕێتی فاتمە بوون ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیبراهیم لە زوڕێتی فاتمە بوو یعقوب سەلامی خوای لەسەر بێ یحیا نەخێر پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆ کەسانی کە لە خۆیان بایی دەبن ئینسانەیە سادەیە بەس ئینسانەیە لە خۆی بایی بووە ناوێکی هەیە خەڵ بە مسکێن و بە بچووکی خۆی دەزانێ ئەو ئینسانی ئەو پڕی تەکەبورە لە حەدیثێکی صحیح مسلم داهاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم چوار شت هەیە ئەم چوار شتە لە ئومەتەکەی مندا هەیە بەڵام من ئەمری الجاهلیە ئەمە هی نەفام و نەزانەکانەوە پێش ئیسلامە ئەم شتە لە پێش ئیسلاما کراوە نابێ موسڵمان ئەم شتە بکات ئەم سیفەتەی تیا بێ یەکێک لەوانە دەفەرمێ کە سیفەتی جاهیلەکانە الفخر في الأحساب والطعن في الأنساب شانازی بکەی بە ڕەچەڵەک و نەسەبی خۆتەوە ئەوە سیفەتی پێش ئیسلام و جاهیلەکانە یاخود تانە لە نەسەبی خەڵکی خۆت بە ئاغا بزانی خۆت بە گەورە بزانی خۆت بە شێخ و سەید بزانی طعن في الأنساب خەڵکیش بە مسکێن و داما و بزانی ژێردەستەی خۆت بزانی
ئەمە صفەتی ئینسانی نەفام و نەزانە. ئەوەی لای خوا گرنگە تەنها تەقوایە. نەسەب عەشرەت هەمووی تەنها بۆ ناسینە، نەک بۆ لە خۆبایی بوون، نەک بۆ تەکەببوور. کەواتە ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین. لە کۆتایە حەدیثێک باسەکەم لە صحیح جامع الصغیرایە، حەدیثێکی صحیحە. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم: كل نفس من بني آدم سيد، فالرجل سيد أهله والمرأة سيدة بيتها. همو مرۆڤێک سيدة گەورەیە، هەموو مرۆڤێک. پیاو گەورەی ماڵی خۆیەتی، ژنیش بە هەمان شێوە گەورەی ماڵی خۆیەتی. کەواتە ئاگاداری ئەم خاڵە بین، لە خۆمان بایی نەبین فڵان عەشرەت بەخوا ئەوە شتێکی دنیاە، لای خوای گەورە عەشرەت نایخوا. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەگەڵ ئەبوو لەهەبە یەک پشت بوون، پشتیان یەک بوو، نەسەبیان یەک بوو، ڕەچەڵەکیان یەک بوو، بەڵام ئەو پێغەمبەری خوا بوو صلى الله عليه وسلم ئەبوو لەهەبی دوژمنی خوا بوو، گومانێکیان نییە. کەواتە ئاگاداری خۆت بە. باوکی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەگەڵ باوکی ئەبوو لەهەبە یەک بوو. کەواتە ئاگاداری خۆت بە، لە خۆت بایی مەبە، بەوەی کە خوای گەورە تۆی داناوە لەسەر زەویە تاقیب دەکاتەوە. عەشرەتایەتی ئەمانە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم وەی کە ئەمڕۆ پەیا بووە لە پێناو عەشرەتی خۆتا، تیرەی خۆتا، دوژمنایەتی و دۆسایەتی پەیا بکەی، ئەفەرمێ فەئینەها منتینە، وازی لێبێن، ئەو بۆگەنە، بۆگەن، شتێکی بۆگەن و پیسە. شێ تەقوای هەبێ ئەوە لای خوا بەڕێزە، نەک ئەوەی فڵان عەشرەت و فڵان بنە ماڵەیە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجموعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو. يا ربي خوايا لتكبر لخوبايبون بدور معنكي خوايا جان وما لينكي بهيت شتيك وشانا زيب كين خوايا جان. يا ربي خوايا آخر من بخير بقيرين يوجو رجوع عبادت ما لي قبول كي باراني برحمة من بو بارين يا رب العالمين خوايا جان لم شوێنە ڕۆین دەرولێمان خۆش بۆ، لە گوناهەکانمان خۆش بۆ، بە ئەهلی بەهەشتمان قبول کە، لە ئاگری دۆزەخ بە دوورمان کە. ئامین ئامین ئامین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. برا بەڕێزەکانم تکاتان لێکەم.